بەناوی خوای گەورە و میرەبان ئایزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ئەڵلقەیشی نوێی دەرەوە یاریگا دێمە لای ئێوەی بەڕێز و خۆشەویست ئایزانم لەم بەرنامەیەشە باسێک لا یاریەکانی چوونی نیوەی کۆتایی چامپیۆنز لیگ دەکەین کە تێیدا دوو ئەنجامبەدی هاتن و ڕۆژانی سێشەمە و چوارشەمەش یاریەکانی گەڕانەوە ئەنجامەدرێت ئەگەر دەرفەتیشمانە بوو باسێک لە نیوەی کۆتایی یۆرۆلیگیش دەکەین بە خۆشحاڵیشەوە لەم بەرنمەیەدا هاوڕێ عەزیزم دانەر ئەسڵان میوانمە دانەرگیان جارێکتر سپاسی ئامادەبوونێکم لە بەرنامەکەم. سپاس کاک محەممەد سەرەتا پیرۆزبایی لە بەڕێستەکەم بۆ تەواوکردنی خۆناغێکی تری خوێندن ئیشەڵا لە بەرنامەی ترە چەند ساڵێکی تر بە دکتۆر محەممەد بانتەکەیت. زۆر سپاس سەرکەوتوبی و سپاس بۆ ڕێوازە خەشتان بەڕاستی ڕێوازی پێنجێن خۆشە دەی ئافرێتێ بێ سپاس. بچینە ناو بەرنامەکەەوە ڕەبا لە یاری لەبەر یاری بەرشەلۆنە و لیڤەرپۆڵ ڕەنگە زۆر قسە هەڵگرێ من حەزەکەم سەرەتا لە یاری ئایاکس و تۆتنامەوە دەست پێ بکەین بۆی ئەوەی کە ئەو یاری ڕۆژی سێشەمە ئەنجامدرا. ئەو ئەنجامانەی ئایاکس بەدیێنێ لە وەرزی ئەم ساڵە درێژەیە کێشیانیەوە گەیشتە نیوەی کۆتاییش تەنها نەوە خولەک ماوە یاریگای ئایاکسەکەمە هەموو پێوەرم و چانسەگا بە ئایاکس بگاتە یاری کۆتایی بەدەرلەوەی لە تۆپی پێیانەوە ئەنجامەکەیە. ئەم ئەنجامانەی ئایاکس و ئەم بەردەوام و پش و درێژی ئەم لاوانەی ئایاکس بەکوێ گەیشت و ئێستا لەکوێی داست دوای ئەم ئەنجامی بەرامبەر تۆتنامێنای. بەڵێ کاک محەممەد خۆی ئەگەر تەماشای تەواوی ئەمەرزەی چامپیۆنز لیگ بکەین ئەشێت سەرکەوتوترین یانەی خولیانە پاڵەوانەکانی ئەوروپای ئەم ساڵ بەدەر لەوەی کە وەک بەڕێزەوەتە لە یاری گەڕانەوەی ئەشێت ئایاکس چانسی سەرکەوتن بۆ یاری کۆتایی لە دەست با بچێتە دەرەوەی کێبڕکیەکانی چامپیۆنز لیگ بەڵام بەدەر لە هەموو ئەمانە ئەشێت لەم وەرزەی چامپیۆنز لیگی 2010 من سەرکەوتوترین یانەی کیشوەری ئەوروپا و جوانترین نمونەی تۆپی و سەرکەوتوترین بیرۆکەی بردۆزی تۆپی پێ لە یانەی ئایاکس ئەمستردامدا کۆ بکەمەوە لەبەرەوەی بە تەواوی وەرزی چامپیۆنز لیگی ئەم ساڵ یانەی ئایاکس ئەمستردام سەرکەوتوترین یانەی نمونەی تۆپی پێیە بەلای منەوە لە سەر ئاستی کیشوەری ئەوروپا و ئەشێت لە نێو ئەم چواریانەی کە لە قۆناغی چوارگۆشەی زێڕینی چامپیۆنز لیگ ئاماونەتەوە ئایاکس ئەمستردام لە لای من سەرکەوتوترین پرۆژەی تۆپی پێبێت کە پێشکەشەکرێ ئەمە لەلایەک لە لایەکی ترەوە یانەی ئایاکس ئەمستردام جارێکی تر ئەو نمونە جوانەی فێرگەی تۆپی پێی پێشکەش بە هەموو دنیا کردەوە و جارێکی ترەوەی سەلماندەوە کە هەر ژیانەیەک پشت لە فێرگەکانی بکە ئەمیانەیە یانەیەکی سەرکەوتوو نابێت و دوجاریش ئەوە تا وڵاتی هۆڵەندا جارێکتر تۆپی پێتیایە ئەگەشێتەوە بەهۆی ئایاکسەوە بەهۆی کۆمەڵە یاریزان لە ئایبەتی وڵاتە گەورەکانی بێگومان جارێکتر ئایاکسەوە تا بەهۆی ئەو فێرگە مەزنەی کە پێشمەرگی خۆی یۆهان کرۆیڤی فەیلسوفی تۆپی پێ باوکی ڕۆحی یانەی بەرشلۆنا و بیرۆکەی لاماسیا فێرگەیەکی نوێ کرایەوە و من بۆ خۆشم ئەشێت لەمەیانە بڵێم جوانە بێت ئەگەر ببینین خەونەکەی کرۆیڤ دوای چەند ساڵێ لە مەرگی خۆی بێتە دیێویش کە لە کاتی کردنەوەی فێرگەی ئایاکس ئەمستردام داوتی هیواخوازم ڕۆژێ لە ڕۆژان خەونەکەم بێتە دیێویش بەوەی کە لە یاری کۆتایی چامپیۆنز لیگا بەرشلۆنا و ئایاکس ئەمستردام بینم ئەشێ دەمە جوانترین دیاری بێت کە پێشکەش بە ڕۆحی ئەو فەیلسوفی تۆپ پێ بکرێت ئەگەر هاتوو ئایاکس و بەرشلۆنا توانیان بگەن یاری کۆتایی. باش بچمە سەر ئەنجامی یاری چوون بەو ئاست و ئەنجامەی کە ئایاکس توانی لە نێو یاریگای تۆتنهام بە گۆڵێکی بێوەڵام سەرکەوتن تۆمار بکە. با بزانم ئەوەی لای ئەوەی تۆ بینیت لە یاریەکە چ بوو لە ڕووی کاریونەری تیپەکە چ وەکو یاریزانان کە بە تایبەتی 25 خولێکی سەرەتا ئایاکس هەلەکانی خۆی قۆستەوانی بۆی گۆڵێکی تۆمار کرد و ئەنجامێکی باشی دەستەوەکە بەڵام تۆتنام سەر ڕاوی پۆچتینۆ یعنی ستایشێکی زۆر کرا لە قۆناغی چارێکی کۆتایە بە تێپەڕاندی مانچستەر بەڵام لە میاریە نەگەیشت بە حلولی تەواو. بەڵێ کاک محەممەد خۆی گەر خوێندنەوە بۆ میاریە بکەی کۆمەڵێ شت هەیە بێت چاوپۆشی لێ نەکرێت. باش یەکەم شت تاقییانە لەسەر ئاستی کیشوەری ئەوروپا کە ئەم ساڵ بۆندی واژوو نەکرد یانەی تۆتنام بوو. یەکێک لەو یانانەی لەم یانانەی کە لە چوارگۆشەی زێڕینی چامپیۆنز لیگا ماونەتەوە هەموو دنیا ئەزانێ بە چ شێوازێک یاری ئەکات و پلانەکەی ڕوون و ئاشکرایە یانەی تۆتنامە
خودی گواردیۆلا کە مامۆستای لە ئێستای مامۆستای تاکتیکی تۆپی پێ نەیتوانی بەر لەم شێوازی یاریکردنە بگرێت. حاڵەتێکی تر یانەی تۆتنام دوو گرنگترین چەکی خۆی لەو یاریەیە لەدەستدا بوو، سۆن و هاریکین. خاڵێکی تر یاخود حاڵەتێکی تر کە ئەشێت ئەمەش دووفاقی بێت، هێندەیەوەی زیان بوو بۆ یانەی تۆتنام، هێندەش هێز بێت. یاریکردنی تۆتنامە لە خولێکی گرنگ و گەورەی وەک پریمەر لیگدا کە شەڕێکی گەورە لەسەر پلەی سێمی بەشداریکردنی وەرزیدا و چامپیۆنز لیگ ئاخایە خۆدا نەبێ پلەی چوارەم کە ئێستا بەهۆی نزیکی چێلسی، ئارسینال، مانچستەر یونایتد لێوە ئەشێت مەترسی لەسەر دروست بێت، بەڵام لەگەڵەوەشدا تۆتنام لە ناو گەرمەی کێبڕشیەکەی پریمەر لیگ داماوە. لە بەرامبەرەودا ئایاکس هەموو یانەکانی هۆڵەندا بە خۆشحاڵیەوە ئامادەیان پیشاننا کە هەفتەی 33 لە خولەکە بەڕێوە نەچێت لەبەر خاتری تینهاک و کوڕانی کە یاری بکەن لە چامپیۆنز لیگە. هەموو ئەم شتانە کۆ بکەیتەوە لەگەڵ ئەوەی کە بینیمان لە یارێکەیە ئەشێت من لەگەڵ بەڕێزیشتا جیاواز قسە بکەم و ئاشێت شەی ڕابردوش لە کەناڵێکی تری ئاسمانی ئازیزەر قسەمان کرد لەسەر چامپیۆنز لیگ، هەمان قسەم دووبارە کردەوە. ئەشێت ئەو یاری تۆتنام و ئایاکس لای من لە یاریەکەی بەرشلۆنا و لیڤەرپوڵ خۆشتر بوو بێ. تۆش وەکو کاک بەهمەن غەریب پێم مەڵێ بۆ سەیری یاریەکەی بەرشە و لیڤەرپوڵ نەکرد، با سیرمان کرد، بەڵام ئەوەی کە ئەڵەی خۆش بۆ لە یاری بەرشلۆنا و لیڤەرپوڵە شتێکی کە بووە، ئەوەی کە ئێمەی هەوادارانی تۆپی، ئێمەی خوێنەرانی دۆخی تۆپی پێ باسی لێوە ئەکەین، خۆشیەکە لە یاری تۆتنام و ئایاکس ئەمسترداما بوو. تۆتنام لە نێو یاریگای خۆیان کێشەیەکی زۆری هەبوو، ئەوم و شتانەی کە من ئێستا باسم کرد کاک مەحەمەد، بەڵام لەگەڵ ئەوەشدا تۆتنام توانی بۆ یەکەم جار لەم وەرزەیە ئایاکس ناچار بکات سەرڕای ئەوەی کە هەمومان نەزانین. ئایاکس بە شێواز و فەلسەفەی یۆهان کرۆیف یاریەکە. ئەم شێواز و فەلسەفەی یۆهان کرۆیف چیە بۆ ئازانەی ڕوونەکەمەوە کە چەند ڕۆژە پرسیارەکەن لەن کاک دانەر فەلسەفەی کرۆیف چییە؟ گواردیۆلا باس لە فەلسەفەی کرۆیفەکەڵێ فەلسەفەی کرۆیف شێوازی یاریکردنی ڕۆندۆ کە ڕۆیس ئەیێنێت و لەناو فێرگی لاماسیا ڕوونی ئەکاتەوە بۆ تەواوی ئەوانەی لە فەرگی لاماسیان ڕوونی ئەکاتەوە دواتر لەگەڵ شێوازەکەی کرۆیف ئەی سەلمێنن ئەمەیە کاک مەحەمەد. تۆپی پێ لای ئەوان، یاریکردن لای ئەوان یاریکردن نییە بە تۆپ. جوڵاندنی تۆپە بۆەوەی تیمی بەرامبەر بجوڵێن بۆ شێوەی کە خۆیانیانێ. ئەمەش یەکێکی ترە لە فەلسەفەکانی کە ئەمان لە هونەرە بەرگریەکانی کۆنفۆوە وەریان گرتووە کاتێکە تۆوا لە بەرامبەرەکەتەکەی بۆ شێوە بجوڵێکە تۆتەوێ. یانەی ئایاکس بەتەواوی ئەم وەرزە بەم شێوە یاری کرد کاک مەحەمەد لەگەڵ بایرەنە لە قۆناغی کۆمەڵەکان، بۆیە باسی بایرەنەکەم لەبەرەوەی بایرەنە، لەگەڵ ڕیاڵ مەدریددا لە قۆناغی شانزە و هەمووشمان کەوتی ناو غەڵەتەوە، من بۆ خۆم میشێبوونانی کەوت ماو غەڵەتەوە و دوایش داوای لێبوردنم کرد کە یاری یەکەم تەواو بوو ڕیاڵ 1-2 لە ناو یاریگای ئەرینایە بردیەوە. وتمان من بۆ خۆم نووسیم ڕیاڵ ئیدی چاوەڕێی تیر و پشکی قۆناغی هێشتەکە، بەڵام ئایاکساو لە ناو یاریگای سانتیاگۆ برنابیوە وای لە ڕیاڵ کرد بۆ شێوە یاری بکا کە ئایاکسەوێ. یاری یەکەم لەگەڵ یوڤەیە لە ناو ئایاکس ئەمستردام لە ناو یاریگای یۆهان کرۆیڤ هەردوویانە بەیەک یەکسان بوون، بەڵام ئایاکس هاتە ناو یاریگای پێوە کارێکی بە یوڤە کرد بەو شێوەیە یوڤەیە جوڵان کە خۆی ویست و کاتێککە یاریەکە تەواو بوو یاریزانانی یوڤە هەمویان هیلاک ماندوو داڕوخاو بوون، توانای جستەیان کەوتبوو بەدەل لە کریستیانۆ تەبان یاریزانانی ئایاکس ئارەقیشیان نەکردبوو. لە یاری چوونە لەگەڵ تۆتنام ئایاکس ئەمستردام هەموو شتانەی لەدەزا کاک مەحەمەد. تۆتنام بەو یاریزانانەشەوە کە دوو چەکی زۆر گرنگی لەدەزا بوو کە هێرش بەرەکەی تەمەنی 34 ساڵ لە یۆرنتی. ئایاکسی ناچار کرد لە نیوەی دووەمی گەمی دووەمەوە لە ناوچەی خۆیانە وەستان. ئایاکس نەیەتوانی بەو شێوەیە یاری بکات کە لە بەرامبەر بایرەن کردی، لە بەرامبەر ڕیاڵ کردی،
لە بەرامبەر یوڤە کردی ئەتوانین بڵێن پێچەوانی سەرجەم یاریەکانی ئەم وەرزەی بێگومان من ئەمە سووریشم لەسەری و هەچ خۆشەویستێکیش تەماشای یاریەکە کاتەوە شتوانە بە بەردەوام من تا دووسێ شەو لە مناقەشاتام لە گفتوگویان لەگەڵ خەڵکە ئەتوانن لە دوای بەرنامەکەی بەڕێزە هەروەک کە قسەم لەگەڵاکرێ قسە بکەن ئەوە تۆتنام بوو ئایاکسی ناچار کرد دەستبەرداری تیکی تاکا و تۆپی پێی گشتگیری بێ کە لەم وەرزەیە ئایاکسە تیکی تاکا و تۆپی پێی گشتگیری پێشکەشەکە سێ وەرز لەمەوە پێش لەگەڵ مانچستەر یاری کۆتایی یۆرۆپا لیگیان کرد ئاستێکی ناوازەیان پێشکەش کرد بەڵام شێوازی یاریکردنەکەی مۆرینۆ هەمومان نەزانین یاریگا بۆ تۆ تۆپ بۆ تۆ مشتێ بۆ تۆ بەڵام دوو تۆپ ئەنجامی یاریەکە و لەگەڵایەک لاکەمەوە ئەینا ئایاکس ئەو یۆرۆپا لیگەشیە بردەوە هەرم ئایاکسە بوو کە لەسەر ئاستی لاوان لە بەرشەی دووەمی بردەوە تا بەرشەوی واتە ئەوەی کە هەمویان دواتر سەرەکەون بۆ بەرشە زەبەلاحەکە 4 گۆڵی لێ کرد لە پێش کۆتایی چامپیۆنز لیگی لاوانە دوایش لە کۆتایە لە ئینتەری بردەوە هەرم تیمەیە ئێستا هاتووە جوانترین نمایشی خۆیەکە و وای کردووە بازار و مارکێتینێکی گەورە بۆ ئایاکس دروست بێ بۆ یانەکانی تر کە هەوڵێ نەمە سێرانە بکردنەوە بەڵام کاک محەممەد کۆمەڵە یاریزانی تری لاو هەیە لە فێرگەی ئایاکس ساڵێکی کامیان نام تیمەوە یاریەکەت کەواتە ڤاندیڤایکە دیلیختە نازام دیچەیە دیبیە زاییدە دیناقسە هەرچیە گەڕوا ئەیبی زاییدە هەرچیە گەڕوات کێشیان نییە بۆ تیمێکی کە هەیە لە شوێنێمان یاریەکە بەڵام کێشەی تۆتنام تەنها ئەوە بوو گۆڵی نەکردەوە لە یاریگای خۆی ئاجینا مەترسیەکانی تۆتنام لە گێمی دۆما زۆر زیاتر بوو ئایاکسی ناچار کرد دەستبەرداری شێوازی یاریکردنەکەی بێ سەرڕایەوەی ئەنجامەکە لە بەرژەوەندی ئەو نەبوو زۆر تۆتنام یاری خۆی کرد ئەگەر بچینە دیوی یاری گەڕانەوە بەم شیکردنەوەی تۆ لەم شیکردنەوەی تۆ من پرسیارە بکەم بۆی کە تۆتنهام ئەگەر ئەم یاریە باشەی کردی بێ بەڵام نەگەیشت بێ بە گۆڵ ئەی لە یاری گەڕانەوە چۆن ئەم تیپە چانسی سەرکەوتنیە بێ لەگەڵەوەی تەنها توانەکانی سۆنگیۆنگمینی بۆ گەڕێتەوە ئەی چۆن ڕوبەڕووی ئایاکسە بێتەوە لە نێو یاریگای خۆیان کە ڕاستە ئەنجامەکانی ئایاکس لە یاریگای خۆیان خراپ بوون چ بۆی یەکسان بۆ چ بۆی بە ڕیال مەدرید دۆڕاوە بەڵام لە ڕووی یاریکردن و سەیتەرەکردنەوەی ئایاکس بەردەوام جگە لەولەتی لە دەروی ساحی خۆشی باش بۆ بەڵام لە یاریگای خۆیان بێشمارەوە هاندەرە پاڵپشتی کردوون و بۆی کە ئەم یاریزانە ئاسێکی بەرزتر پێشکەش بکەن ئێستا کەوا بێ ڕێگە چارەکانی بەردەم تۆتنهام چییە ئەگەر لە یاری چوونە ئەم هەوڵانیان نابێ بەڵام بۆ یاری گەڕانەوە دەبێت چی بکەن کاک محەممەد ئەمە بۆ یارەکەی کەش ئەخشێ دەرم پرسیارم لێ بکەیتەوە منیش هەر بەم شێوەیە یاریکەم لیڤەپۆلیش باش یاری کرد بەرامبەر بەرشلۆن بەڵام ئەنجامەکەی لەدەستا بە هەمان شێوە تۆتنامیش باش یاری کرد بەڵام ئەنجامەکەی لەدەستا لە بەرامبەر یانەی ئایاکس ئێستا ئایاکس بە ئەگەری دوو ئەگەرەوە چێتەوە نێو یاریگای خۆی دوو ئەگەر یەکسان بوون سەر یەخات و ئەنجامی یەک و هیچ ئەگەر هەموو سەرکەوتنێکی خۆشی ئەگەر هات و یەک و هیچ دواکەوت ئایاکس ناچارە بێت جارێکی تر یاریگا بکاتەوە کە یاریگای کردەوە تۆتنام حەزی بەم یاریە چونکە بینیمان لەگەڵ مانستیا تۆتنام بەم شێوەیە گواردیۆلا ڕاهێنەرێکە حەزی لە یاری کراوەیە ئەوەی کە کڵوب بەرامبەر بەرشلۆنا کردی و باجەکەیە ئەوەی گواردیۆلا لە 2015 بەرامبەر بەرشە کردی و باجەکەیە لەگەڵ بایرن هەمان شێوە پۆچتینۆ ئەو یاریە کاتەوە بەرامبەر بە تینهاگ ناچارە بێ یاریەکە بکاتەوە ئەگەر هاتو گۆڵی لەسەر تۆمار کرد چونکە ئەشێت تینهاکیش بگاتە ئەو باوەڕەی کە هەندێک جار بەرگریش پێویستە هەندێک جار تۆ کاتیناشۆ پێویستە هەندێک جار دروستکردنی سنووقێکت پێویستە هەندێک جار پلانی پاسەکەت پێویستە ئەگەر هاتو تینهاک بەم شێوازە یاری کرد هەبێ بای لە تۆتنام بکەیت بەڵام ئەگەر هاتو تۆتنام خۆی لەو دەستخستنە بینە قاقای ڕزگار کرد کاک محەممەد ئەگەر هەموو ئەوانەی کەسەی تۆپی پێەکەین بە چاوێکی وردەوە
چوار یاریزانی ئایاکس لەسەر و یاریزان کە تۆپی پێە تۆ ئەپەڕێنێتەوە بۆ ئەو بەربەخێرایی بۆی خۆی ڕزگارکە لەم دۆخە لەم پرێسینگە قورسی لەسەرەتی کاتێک کە زانای ئەویش چواری بەسەرەوەی ئێ باشە ئەمە چۆن ئەم چوار یاریزانە گەشتە سەرسەریە و ئەی چۆن تیمێک لە بەرگریە ئەی چۆن تیمێک لە نێوان دیاریگە ئەی چۆن ئەم تیمە لە هێرش بردنایە ئەمە شێوازی یاریکردنی ئایاکسە ئەمە تۆپی گشتگیریە کوڕە شامیلە ئۆڵبۆڵ ئەمە شێوازێکی زۆر قورسە لە فێرگەی ئایاکسی هەفتاکانەوە لەگەڵ کرۆیف و هاوڕەکانیان سەرکەوتنی بەدەزێنا و ئێستا جارێکتر لە نەوەکانی شاکە ڤانگال ئەو تیمەی کلۆیڤەرت و داڤست و هاوڕەکانیان سیدۆلف و ڤاندەرسار و ئەمانە دروستەکە ئێستا جارێکی کە پێشتریش تیمەکەی یۆهان کرۆیڤ کە ساڵی 92 چامپیۆنز لیگ یەکمان بۆ بارسلۆنا برد ئەم شێوازە ئێستا ئایاکس بە زۆر ئەیسەپێنێ بەسەر تیمی بەرامبەرە تۆتنام ئەگەر توانی خۆی لەم کێشەی ڕزگارکە و پۆچتینۆ ڕاهێنەرێکی زیرەکە بەڕاستی کاک محەممەد ئەتوانێت چارەسەر ئەم شتام کات چکە خۆی لە گواردیۆلا ڕزگار کرد خۆی لە گواردیۆلا ڕزگار کرد و توانی سەرکەوتن بۆ ئەم قۆناغە مسۆگەرکە لەسەر حسابی گواردیۆلا ئەگەر توانی خۆی لە تین هاکیش کە یاریدەدەری گواردیۆلا بووە ڕزگار بکە ئەوە تۆتەنام چانسی ئەوەی ئەبێت کە هەموو شتێ بەسەر ئایاکسا قڵب بکاتەوە من وە گوتم لە سەرتایە ئەشێت وێزگەی کۆتایی دابازینی ئایاکس لە چامپیۆنز لیگی ئەم وەرزە لە نێو یاریگای یۆهان کرۆیڤ ئەریناوە بێ ئەگەر هاتوو ئەریکسۆن و هاوڕێکانی ئەوەی کە پۆچتینۆ داوایەکە لیان نمایشی بکەن لە بەرامبەر ئەگەریشی گوێی لێمان لێ گوێ لە ئێمە بگریڵێ بەپی ئەم قسەکردانەی ئەم بەرنمەیە بێ ئەڵێ ئایاکس یاری چوونی دۆڕانی و تۆتەنام سەرکەوتنی تۆمار کردووە بە دیوەکەی تریشە ئەگەر لەسەر ئایاکس بدوێن بۆی کە ئەی بۆ بە دیوێکی ترە ئەگەر من بیکەم بە پرسیارێ بۆ ئایاکس نەوترێ نیوەی ڕێی بڕیەوە بە زیاتر ئەوانێ بۆی کە یاری چوونی لە یاریگای تۆتەناما بردەوە هەروایە کاک محەممەد ئێمە باسمان لە گریمانەکان کرد باوەڕ ناکەم بینەری خۆشەویست لەوەیە کە بچینە سەر ئایاکس من باسم لەوە کرد ئایاکس ئەگەری هەیە ئەگەری سفر و سفری ئەگەری یەکویەکی دێ و دوودوی هەیە و سێ هەیە و چوار و بڕۆ مالانی هاە تانا کۆتایی تۆ توانی بژمێری بۆ یەکسانبوونی ئایاکس و تۆتەنام کەواتە تۆتەنام چەندە هەوڵ با گۆڵ تۆمارکات ئایاکسیش لە بەرامبەرە هەوڵە هەوڵەیەتەوە گۆڵی لەسەر تۆمارکاتەوە کەواتە تۆتەنام پێویستی بچێت تۆتەنام پێویستی بەوەیە دەست بچێت لەگەڵ دەستپێکردنی یاریەکەیە نێوەندی یاریگا لە ئایاکس تێگا هێرشبەرەکانی ئایاکسدا ببڕێ لە یاریزانانی هێڵی نێوەند و گۆڵێک لەسەر ئایاکس تۆمارکا بۆ ئەوەی بارتەقای ئەو گۆڵە باتەوە و باڵانسی یاری چوون هاوتا بکاتەوە لەگەڵ ئایاکسا تۆ گۆڵێک لەسەر من تۆمار کرد ئەوە منیش گۆڵەکەم لەسەر تۆمار کردیتەوە فەرمووی ئێستا کاممان ئەسپی خۆمان تاو دەدەین کاممان ئازاین باچینە یاری کۆتاییەوە کەواتە لەوێەوە یاریکردنی ئایاکس دەست پێکاتەوە بەڵام تاکو ئێستاش تاکۆم ساتەوە حتەی من تۆ قسەی یاغین تاکو شەوی چوارشەمەی داهاتوو کە فیکەی دەستپێکی یاریەکە لێرێ ئایاکس بلیتی یاری کۆتایی لە گیرفانە کاک محەممەد بەڵام ئەوە تۆتنهامە کە دۆخەکە لە ئایاکس تێگەیە من پێم وتی ئایاکس ئەمستردام لەم وەرزەی چامپیۆنز لیگە جوانترین نمایشی پێشکەش کردووە تاکو یاریەکەی ناو یاریگای تۆتنهام گۆڵی خۆی تۆمار کرد تۆپێکی کەشی فەوتان بەڵام دواتر تۆتنهام ئایاکسی ناچار کرد کە پەنا بەرێتە بەر بەرگریکردن لە کاتێکە ئایاکس لەم وەرزەیە وای لە بایرەن کرد وای لە ڕیاڵ کرد وای لە یوڤە کرد سەرەتای یاریەکەی تۆتەنامی ژوای لە تۆتەنام کرد بەڵام دواتر تۆتەنام دۆخەکەی بەسەر ئایاکسە هەڵگێڕایەوە ئەمەیە هیوایەک ئەیاد بە هاندەرانی تۆتەنام کە بڵێن لە یاری گەڕانەوەیە توانای ئەومان هەیە هیچ نەبێ گۆڵەکە لەسەر ئایاکس تۆمار بکەینەوە جیازیان کردووە بەدەر لەیانەکانی تر کە بەرامبەر کەس نەیتوانی بەرامبەر ئایاکس بکە ئەوان توانیان لە کاتێکا سۆنیان لە گەڵانیە سۆن ئەو یاریزانەی کە توانی دژاتی گواردیۆلا و تیم و شێوازی گواردیۆلا بکات و من لە یاری یەکەمی لە یاری یەکەمی ئایاکس و تۆتەنام و مانسیتیا وتم هەموو کێشەی گواردیۆلا ئەو ناوچەیە کە لە نێوان بەرگری کارەکانی و فێرناندینۆیە ئەوەش بەس سۆن نەتوانێت چارەسەریکە لایڤەکەش ماوە کە کردمەوە چەندین کەسیش دوایە وتیانتیان
قسەکەی تۆ بوو هەر سۆنیش گۆڵ تۆمارەکە هەر سۆنیش گۆڵەکەی تۆمار کرد گەڕانەوەی سۆن بۆ پۆچتینۆ لە ئێستا جوانترین دیاری ئاسمانە بە بۆ پۆچتینۆ کە بتوانێت گۆڕانکاریکی بۆ بکە بۆ لەبەرەوەی لۆکازمۆرا یۆرنتی ئەمانە توانایکی باشیان پێشکەش کرد و یاریکی زۆر باشیان پێشکەش کرد و توانیان تالیافیکۆ و بلێت بە تەواوەتی بێزار بکەن بەڵام ئەوە سۆنە ئەتوانێت جارێکی تر ئەو بۆشایی کە لە نێوان یاریزانانی بەرگری و نێوەندی گواردیۆلایە هەبوو چارەسەری بۆ پۆچتینۆ پێبوو ئەم جارە چارەسەری پێبێت کەواتە ئەگەرەکان کراوەیە کاک محەممەد وە گوتم گشتی ژێستا ئەگەرچی ئەنجامەکە یاری چوون بۆ بێ بەڵام بۆ شازیاریکردنی تۆتنام و بەگەڕانەوە چەکی سۆنگە توانین بڵین بێگومان یاریەکە کۆتایی پێ ناتوە یاریەکە کۆتایی پێ ناتوە ڕێژەی 50 تا ئێسش وەکو یەک لەوانەیە بڵێم 51 بۆ ئاياکس چکە ئاياکس یاری یەکەمی بردوۆتەوە کاک محەممەد ئەزانین چی کاری من و تۆ زۆر زۆر قورسە کاک محەممەد یعنی خەڵکی ئەمە ڕۆشنبیری لەگەڵ ڕێزمان ڕۆشنبیری وەرزشیمان زۆر کەمە ئەجا ئەم شتی ئەم خوێندنەوە بۆ یاریکردنەش کارێکی زۆر قورسە بە تایبەت لە ناو میلەتێکی وەکو ئێمەیان لەگەڵ ڕێزمە تۆ ناتوانیت بە هیچ جۆرێک بە هیچ جۆرە یەقینت قسە بکەیت زۆر زۆر قورسە ئەکرێ پێشبینی بکەی پێشبینیەکە و ڕاست بێ بە من نابی بە من لە 2009 یەک جار پێشبینیم کرد لە 2009 وتم قۆناغی هەشتی چامپیۆنز لیگە لە کەناڵی سپۆرت بوو وتم ئەو حەویانەی کە ماونەتەوە بە بایرەنیشەوە کە خۆم هەوادار و هاندەری بایرەنم هەر حوتیمەکە باشترین یاریزانانیان لێ دەرێنە باشترین تیمیان لێ دروست بکە لە یاری کۆتایە بە بەرشلۆنا ئادۆڕ ڕاست بوو بەڵام من وەکو ئەحمەد حوسامیدۆ نەموتووە ئەگەر لێستەرسی خولی ئینگلیزی بن من سرم سفرەکەم یا وەکو گاری لینیکەروتی بە شۆرت و فالینەوە بەردامە پێشکەشەکەم زۆر باش بۆیە ئەمە ئەگەرەکانن من و تۆی خینە بەردەمی و بینەرە خۆشەی سەی دەرەوە یاریگاکە و یاریەکەش ئاسانکاریەکەی من و تۆ ئەیکەین یاریەکەش وەڵامی هەموو ئەم ئەگەرانەی من و تۆیە زۆر باش یاری تۆتنهام وایەکس بەجێ وێڵم کە ئەم یاریە لای من خۆشتر بوو لە یاریەکەی لێڤەرپوڵ و بەرشلۆناش باش ڕۆژی چوارشەمەش یاریگەڕانەوە ئەنجامەیرێ لە نوێریگای وان کرۆی بەناواتە یەکێک لە تۆتنهام و ئایاکسە بن بە نوێنەری دووەمی یاری کۆتایی چامپیۆنز لیگ لەبەرەوەی ڕۆژی سێشەمە یاری نێوان لێڤەرپوڵ و بەرشلۆنا ئەنجامەدرێ جا یاریەکەشیان قورسە بێ کاک محەممەد لەبەرەوەی زان ڕوبەڕووی چێ بنەوە بە تەشید ئەگەر بچمە سەر یاری بەرشلۆنە و لێڤەرپوڵ بەوەی کە ئەو ئەنجامی بەدی ئەو لە یاری نێوان بەرشلۆنە و لێڤەرپوڵ من سەرەتا لە گۆڵی سێمەوە دەست پێ یەکەم ئەگەر بە شتێکی باو ئەگەر بە دوور لە بینەران ئەگەر چی بڵێن ئەمە بە حاڵەتی شاشۆم شتەوێ بەڵام لای هاوڕەکانم هەر لە منداڵیەوە کاریم کردوی شەک لەوانن کە کاتێک تۆپێکی جوانمە ئاراستی شوێنەکە بیان تومانە تۆپەکان خسۆتە ئێرەوە یعنی ئەم حاڵەتەیە ئەو شوێنەی شەیتانی لێ حاڵەتێکی تر بۆ ئەگەر بۆ گۆڵی سێمی میسیمم بەوە دەست پێ بکەم ینی ئەگەر برنج بیخۆی ینی کەرتە بێ جاریوە دانەی قرتێنێ لەتێکی بچووک ئەچێت تا ئێرەوە چامشیە لەوەی پەنجەشی تێ ناچێ زمانیش نایگاتێ ئەوە دەربێنێ وتی ئەلیسۆنە تۆپی چۆن بۆ دەرێت وت مەڵی ئەو دەنکە برنجە دەرنایەتوانیتە خۆمە حاڵەتی تیانە ئەگەر بەوە دەست پێ بکەین بەرامبەر کۆی گشتی ئەو ئاستەی خراپەی میسی لە یارەکەدا هەیبوو بەوەی کە تەکنیک و تەکتیک و جود و تمۆحی میسی لە یارەکەی جێبەجێ نەبوو لە ڕووی شێوازی یاریکردنەوەنێ بەڵام ئەمەی لێبەر هەم هاو بەرشەلۆنا چۆن توانی خۆی تەوق بە لەم شێوازیاریکردنەی لیڤەرپوڵ لەم باڵا دەستەی لیڤەرپوڵ لەگەڵی زۆرێک پێیانوا بوو نەبوونی فێرمینۆ کڵۆ بە خاتە پلانی بەرگریەوە بەڵام نەخێر کڵۆب هەموو شتێکی کرد لە یاریگای بەڵام یاریزانەکان بۆ ئەنجامەکان لە کڵۆب وەرگرت ئەترسم باسی گۆڵی سێم بکەین جەماعەتی کۆنتترۆل زوو پیاوتم باسی بکەی ناوی بێنی شەوێتە خەومان بەس باسیە بێ بکەین چکە تۆ یەکسەر پەڕاندنیەوە بۆ ئەو خاڵە یەکێک لە جوانترین ئەو خاڵە بەرەو ئەزاین بۆ بەرشەلۆنا ئەمە قەناعەتی منە بەرشەلۆنا ئەو شەوێ ڕاستە ڤیداڵ باشترین یاریزانی یارەکە بوو لە ڕووی جوهدەوانە بەڵام بەرشەلۆنا شتێکی وای پێشکەش نەکرد لە من بۆکو ڤیداڵ وەکو ناوی یاریە لەمە نابێگومان ڤیداڵ لای من ڤیداڵ شتیگن
ئەلبا ئەنجە میسی و سوارێز یعنی بەجددی ئەمانە یاریزانە باشەکە بەس ئەوەی کە جوانی ئەو شەوە بوو ئەوەی کە جوانی ئەو یاریە بوو لای من ئەوە بوو وای تۆ لە خاڵی کۆتایەوە دەستی پێکەواتە منە بێت ئێستا بە پێچان خیر و کتێبێک خوێنیتەوە بە عکسیم و عالەمەوە لە کۆتایەوە چیتەوە بۆ سەرەتا ئەبێ من بەم شێوەیە بیستمەوە بۆی بینەری خۆشەویست بگاتە تێگەیشتن لەوەی کە من و تۆ باسی چیەکەین کاک محەممەد پلانی 4-3 پەیوەستە بە بەرشلۆنە بەرشلۆنە بەم پلانە ناسە ڤالڤێردیا و کۆتایی بەمەهێنە پلانی 4-4-2 یاریەکە ڤالڤێردی زۆرجار پلانی 4-2-3 یەک یاریەکە ڤالڤێردی دەستکاری مێژووی بەرشلۆنای کرد بەڕاستی دەستکاری کرد بەس بە پشتیوانی کێ بە پشتیوانی میسی کە میسی بڕیاریە لەم شێوازی یاریکردنەی ڤالڤێردیە منی ژیاری یەکەم کەواتە نە بارتۆمیۆ نە هیچ کەسێ بۆی نییە قسە بکە وتی کەس فیکە بۆ کۆتینیۆ لێ نەیاتەوە هەچ کەسێ فیکە بۆ کۆتینیۆ لیا دڵنیا بە یاریگای کامن و نابینێتەوە ئەم شتە کۆتایی لەم یاری لێڤەرپۆلیش کە چوە دەرەوە ئەم یاریە فیکەیان بۆ لیا وتی وەزبەیەکیش فیکە وەتی جارێکی کە کەس فیکەی بۆ لێنەیە ئەش بینی ئەگەر زەلامێ فیکەی لێرەش زەلامێ فیکەی بۆ لیا لە ماڵەوە لە پشت شاشەکەەوە عقوو بایری تەواو کەواتە ئەمە خاڵێک ڤالڤێردی هات دەستکاری کۆمەڵە شتی کرد لەبەر خۆی لەبەر بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ کاک محەممەد من جارێکی کەشەی ڵێمەوە بۆیە ئەمانە ئەڵێم بۆی کە چوومە سەربازکردنی ئەو تۆپە ڕاستە خۆی میسی ئاراستەی کرد شتەکە نۆرمال بێت پار تاکو و یاری ڕۆما تەحەداکەم یەک کەس باسی ئەو هەموو یاریە جوانەی بەرشلۆنا بکە هەتا گەشتە یاریەکەی ڕۆما کە کرایە دەرەوە لە چامپیۆنز لیگ ڕاست ئەم ساڵ ڤالڤێردی وتی چی طبیعی میسی یەکسەر شتێکی وتی ئێمە جارێک ترە و هەڵەی ڕۆما دووبارە نابێتەوە نەگەێستا لە ڕاکێتی وتی هەڵەی 3 ساڵی ڕابردوو لەبەری بەرامبەر ئەتلێتیکۆ مەدریدی شویانی نەبوو بەرە ئاسێکی بەرزیان ینی من یاری یۆڤانتۆس ئەگەر قسەکانم بیر نەچێتەوە پێوە نەبرم یاری ناو بەرشەلۆنا کە لەگەڵ یۆڤێ یاریەکەن ئەیانەوە قەرەبووی سێویچەکە بکەنەوەی نەیمار 6 یاریزان و 5 یاریزان نەبڕێ میسی 6 یاریزان بەڵام هیچ شتێکیان بۆ ناکرێ بۆی بگەن بە گۆڵ جارێکی تر بەرشلۆنا لەسەر چۆکلەمۆزەکە هەڵ ناخلیسکێتەوە کەواتە ئەوروپیانە بیرەکەنەوە کاک محەممەد خۆکو لای خۆمان نییە وەکو لای خۆمان نییە ئێمە دەوە 30 ساڵە لەسەر یەک چۆکلەمۆز هەرا لە خلیسکین بۆیەوە چێ خۆش بێت زۆر خۆشە بۆی حاڵمانەوە جوانە ڤالڤێردی سوودی لەو نشوستیە وەرگر ئێستا بەرشلۆنایەکی جیاوازە بین ئەجا وتیشی چی چێ حەزی لە چێژبینینە با بچێژن بێنێ وایە ڕوت خۆشە بۆ دڵەوە لە خۆش خۆدایکی بەدوو بەڵام بەرشلۆنا گۆڵێکی لە مانچستەر کرد لە ناو ئۆڵد ترافۆردا کاک محەممەد 51 پاس تیکی تاکای گواردیۆلا لە ساڵی 2011 کە گەشتە لوتکە کە لە یاریەکەی بیتیسە 11 یاریزان لە ڤالدێزەوە بۆ میسی هەمویان لە فێرگەی لاماسیاوە دروست بووبوون مەزنترین پاساتیان ئەو گۆڵە بوو کە لە ڕیاڵیان کرد کە کریستیانۆ تووڕابێ 38 پاس بوو لە سەردەمی ڤالڤێردیە 51 پاسیان کرد تا تۆپەکە چوونە و گۆڵی مانچستەرەوە کەواتە ڤالڤێردی بیری نەچووە با تیکی تاکاشە بێ بەڵام ئەنجام شەرتە ئەلغایە و بەڕێ الوەسیلە واتە ئامانجەکە شێوازی گەیشتن بۆ ئامانجە ڕوونەکاتەوە کاک محەممەد بەرشلۆنا یاریەکەی ئاسان کردبوو لەگەڵ لێڤەرپۆلە میسی ئاسوودەترین ساتیەوە بوو کە تۆپەکەی ئاراستەکە کەواتە ئێمە بێ کۆمەڵش باس بکەین ئەگەی ناوەی بۆ میسیە و
تۆپە ڕاستە خۆی وا بۆ شێوەی خستا و لە شوێنەوە کاتێکا لە ناو یارەکە بەڵام لەگەڵەوە شاوی باس کردەوە لە ناو یارەکە ینی میسیەکێک بوو بەردەوام لە یاریزانە تووڕەکان بەردەوام گفتوگوی لەگەڵ بۆسکێس و ئەلبایەکەی ڕیتمی بەرشەڵونە لە دەست چوو بوو لە ساحەکە. کاک محەممەد ساڵی 2015 پێش ڕوبەڕووبوونەوەی بایرەن میسی 2 ساڵ بوو لە هیچ کەناڵێکی میدیایەوە وشەیەکی نەوت بوو. لە پێش یارەکەی بایرەن خۆی هاتە هۆڵی کۆنگرەکانەوە قسەیکوتی چامپیۆنز لیگ لە ئێرەوە دەست پێەکە. تۆ ئاگاو لێ ئەم ساڵ میسی لە هەموو بۆنەکانە قساکە لیگا هەتا لیگان یەکلاکردەوە خۆی هاو بۆ لای ئەشرەف بن عەیاد قسەیە کرد. خۆی هاو بۆ لای دینە کۆمنتارەکانی خولی ئیسپانیا قسەیە کرد لە چامپیۆنز لیگا بە بەردەوامی میسی قساکە. میسی ئێستا سەرکردەی بەرشلۆنە. کاتی خۆی خۆرخی ڤالدانۆ و تیوتی مارادۆنا لە ژووری خۆگۆڕینە هەرەوەما بوو تاکە پێڵاوکەیمان تێ بکرێت کالەکانی بەڵام میسی لە ژووری خۆگۆڕینی ئەرجنتینا فەقیرە ماسکیرانۆ سەرکردایەتی قسەکانەکە بەڵام میسی ئێستا لەوێژ وایە. من ئەم قسەیم کردووە ئەگەر سکالۆنی عەقلیە بێ و عاقڵ بێت و ڕاهێنەرێکی عاقڵ بێت چکام قسەیەک ناخۆشە قورسە من شرۆڤەکارێکم ڕوبەڕووی ڕاهێنەرێکی گەورە و یاریزانێکی پیشەگەری گیانی بیکەم کە ئێستا ڕاهێنەری ئەرجنتینە ڕێک سوود لەم شێوازی یاریکردنەی ڤالڤێردی وەرەگرێ دڵنیاتەکەمەوە کۆپا ئەمریکا باتەوە بەم شێوە یاریکە. بەڵام تۆ میسی فڕیتە ناو جەنگەڵێکەوە دیشان بەڵێ ئەڵێ 2 شەو پێشەوەی فەڕەنسا ڕوبەڕووی ئەرجنتین بێتەوە من نەخەوتم. شەوی دووەم ئەمەنم قاوە خواردوەوە قاوەم لا نەماوە ناچار چوم لە دەرگای ژووری یاریدەدەرەکەم ماوتمە وەرە کاکە با چارەیە بۆ میسی بدۆزین. سەعا 5 بەیانی لە دەرگای ژووری کانتێمان ناوڵێ کە خەبەری بۆ تۆ توێتی چیتانەوە وتماوەرە بابە با چارەیە بۆ میسی بدۆزینەوە. کابرا ئەم هەموو فەیلسوفەی فەڕەنسا دانیشتن چارەیان بۆ میسی دۆزیەوە لە جامی جیهانیە. ساو پاولی چی کرد؟ 2 گۆڵیان لە فەڕەنسا کردبوو هێرشی کردنە سەر دوای بۆ چۆڵکردن فەڕەنسا و گۆڵی لێکردن. ڤالڤێردی ئەمە ناکا کاک محەممەد تۆ ئەڵێی میسی تووڕە بوو میسی بەڕاستیەوە شەوە سەرکردایەتی بەرشلۆنای کرد بۆ خبیرمان نەچی شێر ڕوبەڕوویان بۆ لیڤەرپۆل یۆرگن کلۆپ ئەو ڕاهێنەرەی کە هەموو ڕاهێنەرێ ناچارەکات بەو شێوە یاری کاکە کلۆپەوێ خۆتیکی تاکاژ ناکات شێوازێکی تایبەتە بەخۆی منیش و تۆش و برایانی پشت کامێراش و برایانی کۆنتترۆلی شۆ بینەرە خۆشەویستەش هەمومان نەزانین کلۆب لەوەتەی چۆتە لیڤەرپۆل چۆن یاریەکە باشە ئەوە لیڤەرپۆل بوو یاری کرد و 3 گۆڵی لێکرا ئەمە منطق نییە منطقی تۆ پێمەیە خۆ بایرەنیش هەتا خولێکی 72 لە 10 ساڵی ڕابردووە کەس نەیتوانێت بوو تۆپ لە بەرشلۆنا وەرگێڕێ لە ناو کامنەوە بایر لە 63 تۆپی لا بوو یەک هەڵەی بچووک یەک هەڵە نوێر تۆپەکە هەڵەیە بۆ برنارد ئەبێ برنارد تۆپەکە هەڵا بۆ ئەو سەر بۆ لیڤاندۆفسکی تۆپەکە بە عەکسی هەڵا چکە بەرشلۆنا ئەم ناوچەیان لە بایرەن گرتووە برنارد دەڵێ من بەس ئەو هەڵەیەم کرد کە ویستم گاڵەیە بە دانیار vێش بکەم تۆپەکەی لێ دەرکە من جا تۆپەکە هەڵام تۆپەکە دەرنەکەو پلانی تۆ پێمەیە کاک محەممەد دانیال vێژ لێ وەرەگرێت تۆپەکە بە میسی نوێر کە هەڵەستێتەوە تۆپەکە چێتە گۆڵەکەەوە هاوار لە برناردەکە بۆ لەبەرەوەی پلانێکە تێگا چونکە بایران هەموو بەرشەی ڕاکێشا بوو لیڤاندۆفسکی لەو لاوچۆڵ بوو بە ئاسانترین شێوە بایران نەگەیشتە گۆڵی بەرشلۆنە بەڵام بە ئەوە بەرشە بوو ئەو میسی بوو تۆپەکەی خستە گۆڵەوە دوایش گۆڵەکەی بواتینگی بەسەرا و پاشانیش ئەو ئەسیستەی کەیای بەنیمە ئەو یاری چوارشەمەش هەمان شت بوو کاک محەممەد یعنی من یەکسەر وتم هەمان سیناریۆ دووبارە بۆ لەبەرەوەی بەرشلۆنا نایەوێ و تۆک لە مۆزەی 3 ساڵی ڕابردوو جارێکی تر لەسەری بخلیسکرد کەواتە ئەو گۆڵەی کە میسی کردی کە تۆ باسیەکەی دەرەنجام بوو دەرئەنجامی ئەو هەموو کارە بوو کە بەرشلۆنا کردی وتیان کاک دانەر بۆچی سێرجۆ ڕۆبێرتۆ یاریەکە سیمی دو یاری ناکە ماخر ڤالڤێردی بیرکردنەوە لە شتێکی ترە وتیان چی وتم کە پێویستی بە کۆتینۆ نەما کۆتینۆی بردە دەرەوە سێرجۆ ڕۆبێرتۆ ێنێتەوە ناوەڕاستی یاریگا بۆی هاوکاری ئەو یاریزانانە بکە ئەیکا بە 4 ئەو کاتە سیمی دو ێنێتە ناوە ڕاستە خۆکەم ماوە و چەندین بە ڕێزیژەوە 2 ڕۆژە باسیەوە کەواتە ڤالڤێردی کاک محەممەد وەکو کووردە حیاتەکە نییە وەک گوتم 30 ساڵە لەسەر یەک توێک لە مۆزەڵە خلیسکین ئەوە و خۆرە جوانە هەیە تا دوکان پڕ نەبوو لە ئەو کارەبا چاک نەبوو هەر شوشەیە دابنێ تاقە شەمسی کارەبات هاتێ ئێرە ڤالڤێردی بیرەکاتەوە و میسیش داوای لە ئیدارەی بارتۆمیۆ کردووە توێتی هەتا ڕۆژەی من واز لە یاری تۆ پێێنم باو پیاوە ڕاهێنەری بەرشلۆنابی بۆ کەواتە شتێک هەیە باش با بچینە ناو
وردەکاری یاریەکەەوە. ئەگەر ئەو تۆپەی میلنەر تێشتیگن نەیگرتایەوە، ئەو تۆپەی ڕاکێتیش دەریە نایەوە، ئەو تۆپەی مەحەممەد سەلاح ئاراستی کرد، ئەیمانی ئەو تۆپەی مانی کەلەکە ئەگەر بگەشتاتە سەرمانی ڕۆبێرتۆ دووری نەخسا چکە گۆڵی دووەم لە بایرن لە پشت هۆمێلسەوە هەڵەستێ کەلەکە خاتە گۆڵی نوێرەوە. بەڵام سێرجە ڕۆبێرتۆ نەیەش تۆپەکەی دوورخستەوە. ئەگەر ئەمانە هەمووی گۆڵ وایە چ سیناریۆیەکە بوو؟ کەواتە کاک محەممەد تۆپی پێ یاریەک نییە هەمیشە ئازاکان تایە براوە بن. لەم ستۆدیۆی تویا بیرمە لەگەڵ تویا قسەمان کرد باسی گواردیۆلای بایرەنمان کرد دووەم ساڵی بوتم گواردیۆلا لەگەڵ بایرەنا خەیاڵ پڵاوە وانە بوو هەر هێرشیە بن. ساڵی یەکەم لەگەڵ بەرشلۆنا ڕوبەڕوو بوونەوە لە یەکەم یاریە بۆ شێوە یاری کە 4 گۆڵی لێکرا دوای بیری کردەوە گواردیۆلا نە تەواو منیش پێویستە شێواز یاریکردنم بگۆم. تۆ بینی تا ئەم ساڵ لە پریمە لیگا گواردیۆلا لە چەندین یاریە یەکوی جێی باتەوە. یاری بێرنلی بەسەر قسەی تو یاری بێرنلی بە نمونە بێنینەوانێ دقەیە سێ ئەجۆرەی بردە دەرەوانێت جۆنستۆن زیێستان دقەیە شتاونەوە ڕەحیم ستێرلینگی بردە دەرەوانێ ئۆتامێندی ئێستا کاک محەممەد بێرنلیە تۆپی پێ لە هەمووان گەورەترە تۆپی پێ و یاریە کە نامرێت بۆ لەبەرەوەی بە بەردەوامی شتیکەی تیا ڤالڤێردی ئێستا دواوەی بەیەس کردووە لە پێشیشەوە چی هەیە ڕاست بەڕاستی شتێکی هەیە کە وەسفکردن نایگرێت ینی نایدۆزێتەوە بۆیە من نامەوێت زۆر باسی میسی بکەم لەبەرەوەی زۆر باسمان کردو و زۆریش تۆمەتبارەکرین کە بۆی ئێمە زلمان کردووە گەوەی ڕاگەاندنی کوردی زۆر کاریگەری بەسەر دنیای دەرەوە بێ. بەڵام بەرشلۆنە وازی لە لیڤەرپول هێنا یاریەکی نەزۆک بکە. ئەم یاریە نەزۆکە من بیرمە لە ساڵی 2014 ئەنشلۆتی ئەو یاری بە گواردیۆلا کرد. بەس یەک پرسیار لێرە ئەو یاری کە تۆ باسیەکەی ئەوەیە کە تۆ ینی سەیتەرەیەک بۆ نمونە بەرشلۆنە و ساڵانەی کە شکستی خوارد هەر پاساتێکران و یارەکە تا بە تایم بە تعلیق و پێکەینەوە باسەکرا یارەکە تاوا بۆ هێشتا چاوی ئێستا میسی خەریکی پاساتن بەڵام دۆڕاون بەڵام لێڤەرپۆڵ فرسەی گۆڵی دروست کرد فرسەی گۆڵی واقعی زۆر دروست کرد لە یارەکە لەبەرەوە تا ڕادێک پێ دوای نەزۆکە ینی لەگەڵ لیڤەرا بۆ یەکگرێت ئایتلان زۆر بوو لەبەرەوەی هیچ گۆڵێکیان نەکرد کاک محەممەد من پێتەڵم 2014 ڕێگریەکانی مەوهیبەی شتیگن بوو کە لەگەڵ تام ئەی گۆڵچیش نیوەی تیمە وەکو ئەزانچی وەکو پاسێک وایە شۆفێرەکەی تەواو بێت ئەو پاساگاتە دواویزگە تەواو نەبێ ئەکەوێتە کەندەڵێکەوە. کاک محەممەد من بۆ ئەو نمونەیە و یاری بایرەن و ڕیاڵم بۆیە نایتەوە باش ریاڵ خولەکی 19 ئەنشلۆتی ئەمەی پێوتون لۆکا مۆدریچ تۆپەکە بگرە بێ بە چاڤی ئەلۆنسۆ تۆ هەڵیە بۆیە ئەم لایە ئەو لایە گاریزبێڵ یا کریستیانۆ ئەگەینە ناو گۆڵ بۆ لەبەرەوەی هەموو یاریزانانی بایرەن هاتوونەتە پێشەوە گۆڵێکیان کرد بنزیمە گۆڵەکە ئاکات و تاو باشە لە ناو سانتیاگۆ برنابیەوە بایرەن لە 170 تۆپی پێ ڕیاڵ لە 130 پێ بەڵام ئەوەی بایرەن هیچ ئەکتیڤێتێکی تیانێ بۆ لەبەرەوەی نەزۆکە ناگەنە گۆڵی ڕیاڵ بە بەردەوامی 30 مەتر یاریزانانی ڕیاڵ بلۆکبەندێکیان دروست کردووە لە بەردەم یاریزانانی بایرەنە ئەوان بۆ خۆیان هەر تۆپە هێننەوە بن چ سوودێکیە بوو دەرەنجام یەک هیچ ڕیاڵ بردیەوە. بەرشلۆنە ئاوای لە لیڤەرپۆڵ کردبوو من پێم وایە ئەمە زیادە ڕۆی شایکەم ئەمە زیادە ڕۆیە ئێڵم من پێم وایە یاری گەڕانەوە ڤالڤێردی نایڵێت جارێکی تر محەممەد سەلاح و مانی و یاریزانانی لیڤەر لە ناو 18 مەترە ئەو یەک و دووە بکەنەوە نایڵێت ئەم جارە ئەو بلۆکبەندیە دروست دەکات بۆی فشارەکە بکە بە دووەنە لەسەر لیڤەر بۆ لەبەرەوەی لیڤەر ئێستا پێویستی بەوەیە 4 گۆڵ لە بەرشلۆنە بکە بۆی سەرکەوت ئەگەر بوو بە سێ و هیچ دڵنیا بە بەرشلۆنایدی دەسەکاتەوە بە بەزم و هەراکەی خۆی دەخولەک بەرشلۆنا وجودی نەما لە یاریگایە کاک محەممەد باشە لیڤەرپول هەموو پلانەکانی کەشف بوو هەموو پلانەکانی کلۆب لە بەردەمی ڤالڤێردیە ئاشکرا بوو
لەبەرەوەی یاریگای بۆ بەجێشت بەڵام کوێی لێگر ئەو ناوچانەی لێگر کە خودی بەرشلۆنا گۆڵی لە لیڤەرپول پێکرد گۆڵی یەکەم چۆن بوو یەک ناوچەی بچووکیان دروست دۆزیەوە تۆپەکەی هەڵا کەس نەبوو بگاتە سەرسەری سوارێز ئەلیسۆن هەڵ لێهاتووی بەڵامەتوانین بڵین هەڵی ئەلیسۆن و لێهاتووی سوارێز بوو بەڵێ بەڵام ئەمە پلانە و کاری لەسەر ڕاستە. ئەبێ ئەم ناوچەیە بکرێتەوە بەرشلۆنا چی کرد کاک محەممەد ئەو ناوچانەی کە لیڤەرتیایە ناسراوە بە بەهێزی هەمووشمان نەزانی چەندین یانەی وا تووشی دۆڕان کردو بەرشلۆنا بەز ئەو ناوچانەی لێگرتو بەڵام تۆپیایە بۆ خۆ یاری پێ بکە نەزۆک تۆپێک کە هیچی لێ بەرهەم نایە هەلی گۆڵی هەبوو هەلی گۆڵی هەبوو ئاخر تۆ لە دووەوە تێشتیگنە هەیە کاک محەممەد جێی سیقەیە تۆپێ لە تێشتیگن دەچوو ڕاکێتیش لە ناو گۆڵا دەریێنایە کەواتە ئەمە ئەبێ بزانی ڕادەی ئاگایی یاریزانانی بەرشلۆنا لە چەنا بوو لە کاتێکە ڕادەی ئاگایی یاریزانانی لیڤەرپول لە کوێ بوو محەممەد سەڵاح هەر خۆی و سێمەتری گۆڵەکە بە تەنیا ماونەتەوە لە تەواوی و گۆڵەیە تۆپەکایە بەکوێ بەستونی گۆڵەکە ئەمە لە زانستی دەروونناسیە لە زانستی دەروونناگەرێستا دکتۆر کەریم قەرەچەتان تەماشامان بکە لەوانەیە بەیانی قسەکەم پژڕاست بکاتەوە ئەڵێ لەو چوارچێوەی گۆڵەیە تۆپەکە بەس نابێ بیا بەستونی گۆڵەکەی بەڵام ئەو یاریزانە ئەوە نە ئاگایی خۆی لە دەستیا تۆپەکە بەسیا بەستونی گۆڵەکەی ئەو شتێک کە محەممەد سەڵاح کرد باش محەممەد سەڵاح تۆپەکە یا بەستونی گۆڵەکە بێ باس لە یاری گەڕانەوەش بێن ئەی بۆ میسی تۆپەکەی چۆ گۆڵەکەی ئەلیسۆنۆ بۆ لەبەرەوەی میسی ئەو گۆڵەی کە تۆماری کرد لەو پەڕی ئاسوودەیە بوو کاک محەممەد و بە دڵی خۆشی تۆپەکەی جوڵان ئەم شتە یاریزان زۆرێکە پێویستە لەسەر یاریزانی یانەی بەرامبەر بە بەردەوامی لە بەردەمی تۆپەکەیا بێ بۆ ئەوەی ئەو حاڵەتە ڕوونەیە کە یاریزان لە پڕێکە تۆ بە جوڵێنێت و گۆڵ تۆمارەکەن یاخود ئەو شتێک کە میسی کردی ساڵی 2013 هەمان شتی بەرامبەر ڕیال مەدرید و کاسیاس کرد کاسیاسی مرانیدی مۆرینۆ دوای یاری کاسیاسی کرد بە یەدەک دیێگۆ لۆپیزی کرد بە سەرەکی بۆ لەبەرەوەی وتیان لەو دووریەوە کەس ناتوانێت گۆڵ لە تۆ بکات کە گۆڵچێکی ئیملاقی زەبەلاحی ئەو گۆڵەشی لە ئەلیسۆن کرد بەڕاستی ئەمە مەحاڵە خودی ئەلیسۆن دڵنیام تەماشای خۆی کات یۆرگن کلۆپی ژەزانی چی وت دوای یارەکە ڕاستە من ئەو وشەیەم تەرجەمەنە کە چکە لای ئێماگەرە وشەیە وەژێ ڕێسا من لە کەناڵێکی تۆزێ دینیشە کلۆب بوتی زۆر دینی کلۆب بوتی بەس ئەستەغفیر الله بەس خوا توانێ و تۆپە بخاتەوە گۆڵ زۆر باشە ئەگەر بچینە سەر ئەوەی کە کاتم زۆر کەمماوە بەوەی کە باسێک لە یارەکانی گەڕانەوە بکەین ینی یارەکانی گەڕانەوە بۆی کە چی لەبەردەم لیڤەرپوڵە بۆی ئەو ئەنجامە بێنێتەوە لیڤەرپول لەبەردەم دوڕیانێکی زۆر قورسایە کاک محەممەد لە حاڵی ئێستا مانستی بە یەک خاڵ لە پێشەوە توانێت نازناوی پریمەر لیگ بەرێتەوە لە پێش یاری بایرن خودی کلۆب هەموو هاندەرانیش داوای پریمەر لیگ ژانەکەوتیان دەستبەرداری چامپیۆنز لیگ بوون ئەوە خراپی بایرن بوو وای کرد لێڤەر گەشتە قۆناغی شانزە چکە یاری یەکەم بایرن لیڤەری کوژ لە نێو یاریگای خۆیان هەموو دنیاوتی هۆ چی بوو بایرن ئەو یاریە کردی بەڵام یاری دووەم بایرن بەستیم نەبوو لە بەردەمی لیڤەر کۆمەڵە یاریزانی مردوو لیڤەر بە ئاسانی لی بردو کە هاتنە قۆناغی هەشتەوە محەممەد سەڵاح وتی من چامپیۆنز لیگم مەوێ بەڵام لە خۆشەویستیم بۆ هاندەرانی لیڤەر هەوڵەین پریمەر لیگ بەرینەوە هەتا ئێستاش لیڤەر بێهیوانە بۆ لە پریمەر لیگ بەڵام دوجار لیڤەر لەوانەیە لە کوردی هەردوو جەژنەکە بێ بەڵام لەوانەشە براوەی هەردوو شتەکە بێت لەبەرەوەی لە ئێستا بە تایبەت چاوی لە یارەکەی لیستەرە کە مانستیکە وەڵێ خۆشی گرنگترین و قورسترین یاری ماوە کە یاریگا دۆزەخەکەی وەرڤەرهامتۆنەکەی گیانەیەک بە مانستیشەوە لەوێ دەرباز نەبوو ئارسینال هەفتەی پێشوسیانی لێکرا خۆشیە بێ بچێتاوێ ئەبێ و یاریش بکە ئەبێ یاری گەڕانی مام حەبیانی ئەم یارە لەگەڵ نیوکاسڵ بەڵێ نیوکاسڵیش قورسە بووی ئەنجا ئەو یاریەشی ماوە کە زۆر قورسە کەواتە ئەرکی کلۆپ و کوڕەکانی زۆر قورسە ئایا تیمی لیڤەرپول من ئەو پرسیارە لە تۆکم توانای ئەم فشارە زۆریان هەیە کاک محەممەد لە کاتێکە هەمومان نەزانین بەرشلۆنا یەدەکێکی ئاگرینی هەیە لە ئێستا لیڤەرپول یەدەکێکی نەئاگرینی هەیە چێ بەشداری پێەکە
ئۆریگی ئەوەنە دانیشتۆ لەسەر کورسیە دەکبیێنێتە ناوە تااقەتی نیە چامبەرلین تااقەتی نیە شاکیری سەری لێ شێوە شاکیری هێنا بۆی شوێنی محەممەد سەلاح یاری پێ بکە بۆی پار ساڵ کە لە یاری کۆتایە بەرامبەر ڕیال محەممەد سەلاح چوە دەرەوە کەس نەبوو بێنێ لالانای هێنا بۆ شوێنی سەلاح قڕ کرا بەسەرێ شاکیری هێنا بۆ شوێنی سەلاح پڕکاتەوە ئێستا ناچار بۆ لە دواوە یاری بە شاکیریەکە ئەم یاریزانانە لە ئاست ئەم قۆناغی لیڤەرانین کە پێگەشتووە کە قۆناغی پێش کۆتایی چامپیۆنز لیگە کاک محەممەد بیریشمان نەچێ هەموو یاریزانانی لیڤەر چایان لەسەرەوەیە پریمەر لیگ بێتەوە باوەشیان چکە 29 ساڵە ئەمیانێ پریمەر لیگی نەبردوێتەوە بەڵام 14 ساڵ لەمەوە پێش چامپیۆنز لیگی بردەوە کەواتە ئەمە دەرونی یاریزانەکان ناجێگیرەکە لە کاتێکا لە بەرامبەرەوانە کابرا لە سەرەتای وەرزە مایکەکەی وەرگن لە ناو کامنواوتی بەڵێنتان پێم چامپیۆنز لیگی ئەم ساڵ بەرینەوە واز لە تۆپی شەشەمەوەم شتانە بێنە بۆ خۆی چکە دەمێک کە تااقەتی لەو شتانە چوە بەڵام وتی ئەبێت چامپیۆنز لیگ بەرینەوە ئەو هەموو یاریە جوانەی چەند ساڵ بەرشلۆنا پێشکەشی کرد بە یاریکی ڕۆما هەمووی سڕایەوە ئێستاش یەکێ تووڕاکە لە کۆڵان مناڵێڵێ وزبەرگن نای گۆلانە بۆ باسەکەم سەش فەیسبوکەکەی تاوانێ زۆربەی کە ڕێگەیانێکەمەوە پێیجە کوردیەکان ڕێک باسی ئەوەی ڕۆمە دەرچوو یانی تەواو کاک محەممەد حەقیقەتە لیڤەرە توان هاندەرانی وەلە ئەو شتەش دڵنیام ئەشیکەن چکە دوای یاریەکەی سەروتیانتیان ڕۆما توانی بەرشلۆنا بکاتە دەرەوە سێ بەیج ئێمە بۆ ناتوانین بەڵام ئەگەر واقعی بین لیڤەر توانایەوەی نییە دەخێت با ئەمەش لەسرم نەبێ بەماڵ بەڵام بەرشە زیاتر ئامادەیە کاک محەممەد باسی ئامادەیی ناکەم بەڵام تەماشاکە لیڤەر چەند بەهێز بوو لە یاری کامنووە من بۆیە پێم وتی من یاری تۆتەنام و ئایەکسم پێخۆشتر بوو لەبەرەوەی لیڤەر چەند ئامادە بوو بەرشلۆناوەنە بە مەکر و بە فێڵەوە یاری لەگەڵا کرد بەرشلۆنا یاری بە لیڤەر کرد یاری بەو یاریە جوانەی لیڤەر کرد بۆ لەبەرەوەی خۆی چەند ساڵاوە یاری پێکرێت بۆیە سێ گۆڵ کەم نییە گواردیۆلا 2015 سێ گۆڵ دۆڕاوتی ئەگەر تا خولەکی 25 سێ و هیچ گۆڵمان لە بەرشە کرێمە سەرەکەی لە خولەکی شەشە بنعەتیە بەکە لە گۆڵێکی کرد خولەکی 11 و حەڤە بوو وابزان دوو گۆڵیان لێکردنەوە گواردیۆلا تەسلیم بوو تۆماس مۆلەر شەڕی لەگەڵا کرد کە چۆ دەرەوە توی تۆ ترسنۆکی ئەو تایمە دوو گۆڵمان کرد توانین گۆڵی کەش بکەین و گواردیۆلا و توی کۆتایی هەن کلۆپیش دانی بەم شتیانە بەڵام وتی هیوامان هەیە بۆی سەرکەین بەڵام پرسیشە بە تایبەت گۆڵی سێم زۆر ئەرکمانی قورس کرد کەواتە کاک محەممەد بەرشلۆنا دانی گیڕەکاتەوە لە چامپیۆنز لیگ لیڤەرپول تاکو ئێستا خۆی یەکلا نەکردوێتەوە ئایا جەنگی پریمەر لیگ بکەم یا جەنگی چامپیۆنز لیگ کابێ توانین بڵێن لیڤەرپۆڵ یا بێ بە خانی خانان یا بێ بە تۆزی بانان لەم بینایەتی ئەم هەفتەیە بۆ لیڤەرپۆڵ بەم شێوەی لێگومان بە تایبەتی بەڵام بۆ بەرشەش پیرمان نەچێ کاک محەممەد بەرشە بدۆڕێ پار ساڵ لیگای بردەوە کۆپادێرەی بردەوە جامی سوپەریشی بردەوە هیچ بەڵام چامپیۆنز لیگ زیزۆ ئەوەنە عاقڵ بوو پارساڵ زانی ناتوانێت لە هەموو جەنگەڵەکان شەکات خۆی بەچێ بە دۆڕانە بە لیگانێس بۆ لەبەرەوەی ئەیزانی ئەچێتە بەردەمی بەرشلۆنا ئەو قسەی کە من ئەم ساڵ کردم وتم ریال ئەبێ یاریەکەی جامی پاشا لە بەرشە بەرێتەوە بۆ ئەوەی تووشی و حاڵەتی داڕوخانە نەبێت کە تووشە زێدان خۆی بە دۆڕانە بەڵام لە چامپیۆنز لیگە ناسناوەکەیت جارێکتر سپاسی ئامادەبوونی دانەوە سپاس دەکەم بەزەو قسەی کەوتم با لەسەرمان نەبێ بە ماڵ من چاوەڕێی ئەوەش ڕەکەم لیڤەرپۆل خۆشتنی یاری پێشکەشکە بتوانێت بەرشەش بکاتە دەرەوە لە چامپیۆنز لیگ چکە ئەمە جوانی تۆ پێ بەڵام وەکو ئەگەرەکان بڵێ کاک محەممەد بەرشلۆنا ئامادەترە بۆ چوون بۆ یاری زۆر باشە ئایزانم بەرنامەم شەی دەرەوە یاریگاشم پێشکەشکردن تا کۆتاییاتنی یارەکانی قۆناغی نیوەی کۆتایی چامپیۆنز لیگ ماڵەوە